سێ ڕۆژە دەرکراینە و بە بیانی ئەوەی کە 5 حەمەلە زیادن ئەمەش لایەنی پەیوەندیدارن ئاگادار کردیتەوە لە خۆ ناوچە و ناحیە پێش ئەوەی کە ئەو مەوزوعە بی ئەمە 2 مانگ لە 2 ئیشی خۆمان نابووینە ئێوە پێش ئەو 2 مانگەی گوتیان دەبی 2 عەمەلە دەربکرێن 2 عەمەلەمان دەرکردن ئەمە لە پارەی خۆمان 25,000ماندا لەوەی کەسەکە دی مستەفید بی دەرنەکرێ ئەگەر حەکمە چیش پارەش بی ئەو جارە گوتیان 5 حەمەلە زیادن هاتینە 5 حەمەلان دەرکردینە بەو زستانەی بەو نەبوونیە و بەو فەقیریەی بە تایبەتی لە ناحیەی قەسرێ بەو سەرمایەی قوبوڵیەتی تێدانیە بەڕاستی یعنی حەمەلەکی 5 منداڵی هەبن بەو زستانەی دەری بکەی 14 ساڵ خزمەت یعنی ئاوا وڵام بداتەوە کە ئێستا دەرتکە یعنی بە سەرما و بە گەرما برا من تقریبا 9 ساڵە بی لەو داوامی ئیشەکەم ئێستاش ئەمیان لەناو تیر داینە و دەریان کردینە ئێستا بەو سزستان و بۆ سەرمایش ئیش نەبیکەین داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین بۆ ئیشی هەستن ساعەیە 4 منداڵیشم پێمان گوترا کە دەبی تیر و پشت بکەن ماوەی 2 مانگ بوو ئەو بەزمە لە گۆڕەیە یعنی هاتی ناڵێن ئەمە ئاگاداری تیر و پشکەکەی نەبووینە یان کە بە زۆر پێو نەکرایە باشە کە کۆمپانیا داوا لەماکە 5 کەس دەربکرێ ئەگەر تیر و پشتیش نەکرێت یعنی دەبی 5 کەسەکە هەر دەربکرێت جا چ بە تیر و پشتێکی بی چوەرشتکەوێ دەخانێکی ئەداما دەخانەش داما یەک غورفێخانیە یعنی من ناکرێ من ژیانێکی زۆر ناخۆشم هەبی ئەمن تقریبا 11 ساڵە لەوی شەی داما بەبێ موچەی و ئێستا و قەسێ بینایی قەسێ بەخوایەکی شیدانە بەخوای گەر بگەڕی قەسێ بگەڕی یەک ئیش نییە 1000 پێیانە 1000 دینار 1000 دینار قیمەتی چ نییە بەڵێ بەڕاستینە حەقێکی گەورەیە بەرامبەر مافی ئەو ژینگە پارێزان ناکرێ تا ئێستا ئەوانە پارێزگاریان لە ژینگە و تەندروستی ئێمە کردێ ناکرێت لە ئێستادا بیان نێرنەوە ماڵێنان بڕاویان بکەن حکوومەت کە بڕیارێکی دەرکردێ پێویستە دیراسی کرد بە پێویستە پێشتر لە بەرچاوی گرپایە ناکرێت لە سەسابی ئەو کارمەندە بەڕێزانە معاشی ئەوانی دیکە زیاد بکرێ پێویستە ئەوانش بگەڕێنەوە سەردەوام و ئیشکاری خۆیانەمە پاڵ پشتیانەکەی بە هەموو شەوێک لە پشتیانە لەسەر حسابی ئەوانە معاشی ئەوانی دیکە زیاد بکەن ئەو ناحیەکی گەورەیە بەڕاستی بەرامبەر مافی ئەوان ناکرێت پێویستە بە زووترین کات حەقیان لەو بگەڕێتەوە.